نزیکبوونەوە لە کۆتایی هاتنی قەیرانی دارایی دەستپێکی باشی بۆ پرۆژەکان بە دوای خۆی داهێناوە بە جۆرێک لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 245 ملیار و 907 ملیۆن و 895 هزار دینار بۆ پرۆژەکانی ڕێگاوبان و شەقام و بەدووسایدکردنی نێوان شار و شارۆچکەکان تەرخان کراوە. ئەماش وەڵامێکە بۆ هەموو ئەو لایەن و کەسانەی کە دەڵێن پرۆژەکان بۆ بانگەشەیە. جێبەجێکردنیە پرۆژانە کە کورسات نیوز بە دواداچوونی بۆ کردووە هیچ هەڵبژاردنێک لە ئارادا نەبووە کە ئەم پرۆژانە کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە. سەی سادق پێنجێن تاو بووە ئەم ساڵ تاوەمان کرد لە 2010 سەی سادق هەڵەشدە دەست بەکارە بە هیوادارین لەم نزیکانە تاوە بێت. هەربەت سەی سادق ئێستاکی حالیان ئیشی قیرتاوی لەکەن دەربەنی خان کەلار خۆناغی یەکەمی نزیکی تاوە بوونە دەربەنی خان کەلار بە دوو خۆناغی کە ئەم ساڵ بجێ بۆ تەرخانکرا نزیکی 200 میلیۆن دلار هیچ بەردەوام ئیشی تیاکرێت. تونێلی پێشڕە و بەشێکی زۆر کەویمەوە لە سایەکی ماوە بە هیوان لەم دوومەمەی داهاتوە تەواو بێت کە لە ڕزگاری بەردەوامە ڕزگاری کفری بەردەوام ئیشی تیاکەین فراوانکردنی دەربەنی ڕانیە ئیشی تیاکەین بە هیوان لە مێناتەوە بێت دووسایکردنی حاجاوە هەر نزیکە تەواوبوونی تەواو ئەمە بە عام پرۆژە استراتیجیەکانە لەگەڵ ئێمە ئیشی بجێ ئاسایی خۆمانەکەین هی گوندەکان و هی قەزا و ناحیەکان کە نزیک بن لە نەکانەوە زیاتر لە 70 گوند ئێمە ڕێگەمان بۆ ڕاکێشەوە بە تایبەتی تێکەڵ ڕێژکردن. پرۆژەی بە دووسایدکردنی سەی سادق پێنجێن کە درێژی ڕێگاکە 19 کیلۆمەترە بە بڕی 50 ملیار و 598 ملیۆن و 233 هزار دینار قۆناغی یەکەمی تاوا بووە. پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگەی نێوان سەی سادق هەڵەبجە بە درێژی 29 کیلۆمەتر دەست بەکارن و بودجەی 94 ملیار و 995 ملیۆن و 551 هزار دیناری بۆ تەرخان کراوە و لە ئێستادا کاری تێدا دەکرێت. ڕێگەی نێوان ئاربەت سەی سادق کە دووساییدە و با بڕی 7 ملیار و 989 ملیۆن و 531 هزار دینار با درێژی 25 کیلۆمەتر لە نۆژەنکردنەوەدایە تا ئەو کەم و کورتیانی هەیە چارەسەر بکرێت. بە دووسایدکردنی ڕێگای مەرگ کە ڕێگەی نێوان دەربەنی خان کەلارە قۆناغی یەکەمی کە 24 کیلۆمەترە بودجەی 47 ملیار و 241 ملیۆن و 604 هزار دیناری بۆ تەرخان کراوە بەهۆش کۆتایی بە ڕێگەی مەرگ دێت و هاتوچۆی نێوان دەربەنی خان کەلار دەبێتە دووسایت. بە دووسایدکردنی ڕێگەی وارماوە دەربەنی خان کە بۆ تەواوکردنی ڕێگەی مەرگە کاری تێدا دەکرێت 44 ملیار و 80 ملیۆن و 107 هزار دیناری بۆ تەرخان کراوە و درێژی ڕێگاکەش 18 کیلۆمەترە. دروستکردنی سایدی دووەمی ڕێگای کەرارکەفری 44 ملیار و 48 ملیۆن و 988 هزار دیناری بۆ تەرخان کراوە. پرۆژەی فراوانکردن و بەرزکردنەوە و ڕووناکردنەوەی سایدی کۆنی ڕێگای کەلارکەفری کە درێژەکەی 8 کیلۆمەترە بودجەی 11 ملیار و 493 ملیۆن و 882 هزار دیناری تێچووە. دووسایدکردنی ڕێگەی نێوان دووکان چوارقوڕنا بە دوو قۆناغ بڕی 106 ملیار و 832 ملیۆن و 237 هزار دیناری بۆ تەرخان کراوە کە بۆ قۆناغی یەکەم لەگەڵ دووسایدکردنەکەدا نۆژەنکردنەوەی پردەکان و ڕێگا کۆنەکەشی تێدایە 52 ملیار و 438 ملیۆن و 844 هزار دیناری بۆ تەرخان کراوە. بەهۆی فراوانی پرۆژەکە و هەڵکەوتەی جوگرافیەوە با چەند قۆناغێک کاری تێدا دەکرێت و لە قۆناغی دووەمیشدا 54 ملیار و 348 ملیۆن و 393 هزار دیناری بۆ تەرخان کراوە. بە دووسایدکردنی ڕێگای حاجیاوە سەرچاوە 9 ملیار و 931 ملیۆن و 548 هزار دینار کارکردن تێیدا بەردەوامە. دروستکردنی ڕێگای دووسایدی دەربەندی ڕانیە ژاراوە 13 ملیار و 31 ملیۆن و 340 هزار دیناری تێچووە کاوەژێکی ترە لە پرۆژەکانی بەڕێوەبەراتی ڕێگاوبانی سلێمانی و کارکردن تێیدا بەردەوامە. بە تەواوبوونی ئەو پرۆژانە کە کۆی گشتی بودجەکەی 245 ملیار و 907 ملیۆن و
895,000 دینارە ئێستا بەباشی کاری تێدا دەکرێت کە ئەوەش لەلایەکەوە وا دەکات گرفتی هاتوچۆی ڕێگا سەرەکیەکانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان ئاسانتر بکات و لەلایەکی تریشەوە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کەمتر بێتەوە کە بەهۆی یەکسایدی زۆرێک لە ڕێگاکان و زۆری لۆت لەسەر ئەو ڕێگایانە وای کرد بوو ژیانی هاوڵاتیان لە مەترسیدا بێت. هێمن قادر، کورسات نیوز.